لەژێر چاودێری قەیمقامی قەزای پێنجۆن و بە هاوکاری سەرۆکایەتی شارەوانی پێنجۆن لەسەر ئەرکی شێخ تەها پیرخدری شاهۆ ناساندن بۆ پرۆژەی هەڵکاری ڕاپەڕینی ساڵی 1970 پێنجۆن کرا. ئەم پرۆژەیە لەلایەن پیکەرساز چێنەر نزارەوە دروست دەکرێت. پرۆژەکە پێک هاتووە لە 3 مەتر بەرزی پەیکەری بەژن باڵای دیوانە مەجید، مناڵەکە 2 مەترە، دیواربەندەکە بەرزی 3 مەتر و درێژی 12 مەترە، بە 2 بەش پێک هاتووە دیواربەندێکیان باسی هێنانەوەی تەرمی دیوانە مەجید و ڕاپەڕینی خەڵکی پێنجوێنە، دیواربەندی دووەم بەشداریکردنی پێشمەرگەیە لە کاتی ڕاپەڕینەکەیە. هەڵبەت تۆ کاتێک کە هەر ڕاپەڕینێک هەر مێژوویەک هەر شتێکی گرنگ کە ئەبێت لە ناو میلەتەکەتە ئەبێ هەوڵبەی لە کتێب دەریکەین، لە نووسین دەریکەین، ئەبێت بێتە شتێک کە بەردەوام لە بەرچاومانە بێت، بۆیە بەردەوامنەوەی میوانەکان. هەڵبەت کاری پەیکەرسازی دێکێکە لەو هونەرانی کە بەقەی تەلارسازی گرنگە لە شارە. کاتێک کە تۆ مۆنومنتێکی وابینی ئەبێتە جێی پرسیار، کاتێک کە پرسیار دروست ئەبێت یەیتە ناو مۆنومنتەکە ئەبینی بزانێت چی کراوە. جا من خۆشبەختانە من تقریبی هەژنۆ پەیکەری کۆتاییمە کە تەواوی پرۆژەکان بە QR کۆدێک بە 3 زمان 4 زمانتیایەتی بۆ هەر میوانێک بێتە ناو شارەکەەوە بتوانێت بزانێت ئەم پرۆژەیە بۆچی دروست کراوە. ئەگەر قەرارە قەزەکەر بۆ خۆمان بێتوانینە ناو خۆمانە بە باسکردن کۆتایی پێبێنین، بەڵام گرینگە هونەرمەند زۆر کات کە پرۆژەی چێنێ بەس تەنها بیر لە لایەنی مادی پرۆژەکە نەکاتەوە، بیر لەوە بکاتەوە کە ئەم پرۆژەیە هی خوێنە، هەموو جیناتی کووردە، یعنی ئەم مەسەڵی قەزەی هیچی لە ڕاپەرینەکانی تر لەوەی سلێمانی لەوەی هەولێر لە هەر شوێشکە کرابێ هەموو وەکو یە گرنگن. بۆیە گرنگە کاتێککە هونەرمەندە پێشنیاری بۆ کرێ بزانرێت چی ئەکرێ، هەم لە ڕووی جوڵە، هەم لە ڕووی ئامادەکاری پرۆژەکەەوە، هەم لە ڕووی کوالێتی ماتریالی پرۆژەکەەوە. من پەیکەری مفتی پێنجوێنیم داناوە بەڕاستیەکرد ناو شاری پێنجوێنیاوە تقریبات پێنێتە 2 ساڵ زستانی سەختی پێنجوێنی تێپەڕاندە و هەروەکو خۆیەتی. بۆیە من هەمیشە بیر لە کوالەتی پرۆژەکان مەکەمەوە. پرۆژەکان پرۆژێکی زۆر گرنگن. ئەم پرۆژەیە بە یەک شەخص نەکراوە، بە کۆمەڵێک کراوە، ینی بە ڕاپەڕین بە شارەکە کراوە. بۆیە دیوانە مەجید و مناڵەکە هەردووچیان ڕەمزی دەستپێشکردنی ئەوە نیە هەر سەرەتای پرۆسەکەن. دیواربەندەکانیش حەق بە هەموو ئەو خەڵکی پێنجوێن و پێشمەرگانە ئەدەین کە بەشدار من لە پرۆسەکە.